کەوتی دوی دوانزە حزب و لایەنە سیاسیەکانی شاری کەرکووک لەسەر ئاستی پەیوەندیەکان لە بارگای دەڤەری کەرکووکی هاوپەیمانی نیشتیمانی کۆبوونەوە و ئەم بابەتانەی لای خوارەوەمان تاوتۆ کرد. یەکەم ڕەوشی سیاسی و ئیداری و ئەمنی شاری کەرکووک، دووەم جەختکردنەوە لە بەهێزکردنی گیانی پێکەوە ژیان لە نێوان سەرجەم پێکاتە و نەتەوەکانی شاری کەرکووک، سێیەم تاوتۆکردنی بابەتی هەڵبژاردننی پەرلەمانی داهاتووی عێراق، چوارەم پشگیری خۆمان دەربڕی بۆ داواکاری سەرجەم فەرمانبەران و مامۆستایان کە سەر بە میلاکی هەرێمی کوردستانن بۆ گواستنەوەی میلاکیان بۆ سەر میلاکی حکوومەتی فیدراڵ، شەشەم داواکاریمان بۆ کۆتاییهێنان بە زاهیرەتی عەسکەرتاریەت لە شاری کەرکووک. دەستان خۆش. حزب و لایەنە سیاسی کوردستانیەکان لە شاری کەرکووک. تاریق تاها بەرپرسی پەیوەندی هاوپەیمانی نیشتیمانی لە شاری کەرکووک. وەک لایەنە کوردستانیەکان تا چەند لەگەڵ یەکلیستی و یەکریزی بوو لایەنە کوردستانیەکان جارێ ئێمە لە تاوتۆکردنین لە گفتوگویان لەگەڵێکە. جارێ ئەوە باس نەکراوە ئەو بابەتە لەسەر پرسی هەڵبژاردن ئەمڕۆ تاوتۆمان کرد لەبین خۆمانە مناقەشاتمان کرد. ڕاکەندەوەری دەچێتە بەرداو پارێزگەرێکی توماندان ئەوە تا چەندە ڕاستە تا چەندە هەوڵێکە ئێمەش تا ئێستا ئەومان بیستۆ تەنها لە ڕێی ڕاگەندەکان و تۆڕە کۆمەڵاتەکانەوە بەڵام شتێکی وامان بەدەست نییە یان شتێوا پاپژڕاستی بکاتەوە تەنها دەنگۆیەکە. وەک لایەنە کوردستانیەکان لەسەر ئەو عەسکەرتاریەتی ئەمڕۆ لە کەرکووک هەوڵێستان چییە؟ ئێمە پێشتر و ئەمڕۆژ و ئایندێش لەگەڵ ئەویان کەرکووک ڕادەستی هێزی ناوخۆ ینی پۆلیسی محەلی بکرێ یان هێزێک بلەباتیەوە هێزێکی ئیتیحادی کەرکووکی لەمون پێکاتە و پەتەوەکانی شاری کەرکووک دروست بکرێ بۆی دۆخی ئاسایی لە کەرکووکە بەرقەرار بێت.